بەهۆی زیادبوونی جموجۆڵەکانی تیرۆریستان لە سنووری خانەقین و پەلامارێک لە دوایەکەکانی بۆ سەردیهاتەکان دانیشتوانی گوندەکانی خانەقین داوا دەکەن هەرچی زووە حکوومەتی هەرێم و بەغداد بگەنە ڕێکەوتنی کۆتایی بۆ ئەوەی هێزێکی هاوبەش لە پێشمەرگە و سوپای عێراق لە ناوچەکە جێگیر بکرێت بۆ بەرقەرارکردنی ئاسایش لە سنوورەکە. کە وەزعی ئەمنی لە دیهاتەکانی دەوروبەری خانەقین لاوازە تاکو ئێستا ناتوانین وە شەوان دەربچین بۆ دەرەوەی ماڵ لە بوونەوە تەقەی هەست شەوانە بەردەوامە وەکو جارانیان نەماوە ئەمنیەتی ئمە داواکارین لە حکوومەتی کوردستان و حکوومەتی بەغا هاوبەشیان تەنسیق بکەن ناو خۆیان تاکو وەزعی ئەمنی پاراستانی وەزعی ئەمنی ناو شارەکەمان ناو دیهاتەکانی خۆمان. سنوورمان زۆر خراپە لەبەرەوەی کە خوڕقات ئەمنیتی ڕۆژانە شەهیدمان لێەکەن دەغەڵ و دانمانە سووتێنن داواکارین لە حکوومەت کوردستان پێشمەرگە بێت بۆ ناوچە دابڕاوەکانی حکوومەت کوردستان بێ ئەو ئەتفاقێ بکەن لەگەل بەغایە بێنەوە بۆ ئەی سنوورە ئەم سنوورە زۆر ئەوەی ڕاستی بێ ژیانی لێ نەماوە ڕۆژانە لە دێگانمان ئەچنەوە بۆ ناو شار. سەرڕایبوونی هێزە عێراقیەکان لە ناوچە دابڕێنراوەکان بەڵام نەیانتوانی وا بۆشای ئەمنیە پڕ بکەنەوە کە پێشتری هێزەکانی پێشمەرگەی کوردستانی لێبوو بۆیە تیرۆریستان لەوێەوە پەلاماری گوندەکانی سنووری جەلەولا و خانەقین دەدەن بە وتەی فەرماندەیەکی پێشمەرگە حکوومەتی عێراق لە ئێستادا گفتوگەکانی دواخستووە سەبارەت بە دروستکردنی ژووری ئۆپراسیۆنی هاوبەش لە نێوان پێشمەرگە و سوپای عێراق. چەند جارێک دانیشتن بۆ 4-5 جار لەژێر هینی مرکزی تەنسیقی مشتەرەک لەگەڵ حکوومەتی عێراقیە دانیشتوین بۆ پڕکردنەوەی ئەو ناوچانەی کە فەراغی ئەمنی هەیە و هەم تەنسیق و هەماهەنگیمان بەردەوام بێ و هەم ئەو شوێنانی کە فەراغی ئەمنی هەیە بتوانین پێکەوە عملیاتی مشتەرەک بکەین و بتوانین ئەو شوێنانە ڕەبایی مشتەرێکی پێ دانین. بەڵام بەداخەوە حکوومەتی عێراقی لەم ئاخریا مماتەڵە و جۆرێک لە دواخستنی و تەفعیلکردنی ئەم مەرکەز تەنسیقانەی دواخست و ئەمە بووە هۆی ئەوەی کە داعش بتوانێت لەو ناوچانەی کە فەراغ هەیە بە تایبەتی لە چەمی شێخباوە و منتقی ئومحەنتە و تەلمەنجەل و شێرک و ئەو سنووری ئەو بەرەوە هەتا ئەچێتە پەلکانە و غەڕا ئەو ناوچانە فەراغێکی زۆرن ناوچێکی هەمووی دۆڵ و نشیوە بۆیە داعش بە ئارەزوی خۆی لەوێ تەراتیانەکە. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا زیاتر لە 100 هاوڵاتی کوردی سنووری دێهاتەکانی خانەقین بەهۆی کردەوە تیرۆریستیەکانەوە شەهید بوونە هەروەها 20 گوند بە تەواوی چۆڵ کراون و هاوڵاتیانی گوندەکانی تریش دەڵێن ئەگەر سەر و ماڵیان پارێزراون نەبێت ناچارن گوندەکان چۆڵ بکەن. دەشتی جەماڵگەلی کوردستان خانەقین.